ماوەی زیاتر لە ساڵێکە کەرکووک بە ڕەوشێکی ناسەقامگیری سیاسی ئەمنی داریدا تێپەر دەبێت. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی جەخت دەکات خاڵی لە پێشنی داواکاری یەکێتی لە حکوومەتی نوێی عێراق ئاسایکردنەوەی ڕەوشی کەرکووک دەبێت بە پێی ناوڕۆکی دەستوری عێراق. لە کابینەی کە ڕاست پێدراوە دکتۆر عادل عەبدولمادی یەکێک لە بەرنامەکانمان مەسەلەی کەرکووک و ئاسایکردنەوەی دۆخی کەرکووکە ڕەنبێ لێرە و لەوێ کەرکووچەکان ئەو گلەیان هەبێ بەڵام بەخۆیان لەوە تێدەگەن کە تا ئێستا حکوومەتی تازە یان تەشکیل نەبووە بەڵام دڵنیای کەرکووک و کەرکووچیەکانەکەینەوە کە ئێستا هەموو سەرکردایەتی یەکێتی بە زۆر بەخەمەوە ئێمە کەرکووچیەکان ئەرچی سەرەکیمان ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و دانانی پارێزگارێکی کووردا یعنی دەبێت بە هەر شێوەیە بە هەر نرخێبێ ئەم ماوەیە ئەو مەسلەی یەکلاکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک و ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک بە تایبەتی ئێمە کە بەشداری لە حکوومەتی تازاکەین هیچێک لە مەرجەکانمان کە دەبێت دەستور دێبەجێ بکرێت. ئەندامێکی خولی چوارەمی ئەنجومەی نوێنەرانی دەگەیەنێت وەکو فراکسیۆنی یەکێتی لە بەغدا پابەند دەبن بە بەرنامەی لیستەکەیان بۆ ئاسایکردنەوەی ڕەوشی کەرکووک. هەنگاوی سەرەکی یان گرنگ لە کابینەی نوێی حکوومەتی فیدراڵ ئەوەیە کە دۆزینەوەی چارەسەری گونجاو و چارەسەرکردنی کێشەکانی ناوچەکانی دەرەوەی کوردستان بە هەمانگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ لایەنەکان و پێکاتەکانە هەوڵی بۆ بدرێت و ئەمە کارێکی جدیە بێ ئەم حکوومەتە و کابینیە بێت و کورد کە بەشدارین لە حکوومەت دیارێکێک لە خاڵەکانمان مەسائلی ناوچەکانی دەروی کوردستانە کەرکووکە و خانەقی نەشنگالە و شوێنەکانی دیکەی دەروی کوردستان. وەک چەودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن لە ڕێی کابینی نوێی حکوومەتی عێراقەوە کە عادل عەبدولمەهدی ڕاست پێدراوە بۆ پێکێنانی و سووربوونی یەکێتی لەسەر ئاساییکردنەوەی ڕەوشی کەرکووک خۆناغیکی ومێد بەخش بۆ ناوچە جێناکۆکان هاتۆتە پێش و خواستی شەقامی کوردە لە کەرکووک ڕەوشی کەرکووک ئاسایی بکرێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.